ئەگە وەرزێکم خراپ توانین وەرزی دوم باش بین؟ جوانە، پرسیارێکی جوانە. ئایا دوای شکست سەرکەوتن هەیە؟ ئایا لە وەرزی یەکەمە دووسێ گوڵاڵە سوورەت هەبێت تەواو دەستی لێ بشۆرین؟ دایک و باوکانم قسەیان بە تایبەتی بۆ ئێوە دەزانن من قوتابیم بینیوە لە پۆلی 12 لە وەرزی یەکەم زۆربەی دەرزەکان کەوتووە، پێم وایە 5-6 دەرز بوو. ئەزانن ئەم قوتابێ بەڕێزە کە ڕەنگە لەم بەرنامەیە شویسە بمبینێ ئێستا تەلەبەی هەندەسەیە، بەدە وەرزی دووەم توانی زۆربەی هەڵسێنێتەوە و توانی زۆر بە ئاسانی داخل بێت و توانی دوایی نزیکی نەوەتەکان بێنێ و ئێستا تەلەبەیەکی ئەندازیاریە. ئەمە چیمان پێدەگەێنێ؟ من پێمان دەگەێنێ بەڵێ زۆر بە جوانی بە مەزبوطی دەتوانین هەڵسانەوەیەکی زۆر باش و چاک بکەین. بەڵام بەو مەرجەی هەڵەکانی خۆمان بزانین، بەو مەرجەی ئەو خەڵکانەی کە هۆکار بووە بۆ کەوتنمان لە خۆمان دووری خینەوە، بەو مەرجەی وەکو منداڵێکی ئازیز و خۆشەویست نزیک نەبیتەوە لە مۆبایل و ئەنتەرنێت و سۆشیال میدیا و تۆڕی کۆمەڵاتی، بەو مەرجەی ڕق لە مامۆساکە نەدەی، کۆمەش بۆ خۆی خاڵێکی زۆر گرنگ و مهمە بەتایبەتی دایک و باوکەکان. تکایە ئەوەنە مەڵێن مناڵەکەم کوڕم تۆ خراپ نیت، خەتای مامۆساکەیە، وای لێ هاتووە مامۆساکەی کردووە بە دوژمنی ئەو تەلەبێ. والله جاری وایە حاڵەتی وام لەلایە، یعنی مناڵەکە باوکی ئەمەنە پڕی کردووە، دایکی ئەوەنە پڕی کردووە، ئەو مامۆسایە خۆی وایە، ئەو مامۆسایە نە، ئەو مامۆسایە دژایەتی ئەماکە و دژایەتی عایلی ئەماکە، کە من زۆر باوەڕم بەمە نییە. ینی مامۆسا چی مەجبورە تەلەبێ بخا؟ ئێمەی مامۆسا خواخوامانە تەلەبە مووینەوە تو سەد بێنێ، خواخوامانە بۆ نمونە دەوری دووەمان هەر نەبێت. وەڵڵای من مامۆستام لە ئەمەدەیش و لە بۆ نمونە مەسەلەن لە زانکۆ پێماگا بە دڵ حەزەکەین دەوری دووەمان هەر نەبێت. ئەوە دایک و باوک با چاک بزان، چونکە پرسیاردانان زۆری زعاجە، دەوری دووەم گەڕانەوە بۆ مەکتەب زۆری زعاجە و ناخۆشە و بەزم و ڕزم و ئەسیرە حازرکردن. بەڵام کە کاتێک منداڵەکەی تۆ ئاستی نییە، توانای نییە، خەتای تەلەبەکە نییە. لەبەرەوە تۆ نابێت ینی کاتێک هەڵەسیتەوە دەسە چەورەکە بە مامۆساکەت نەسڕی، نەڵی خەتای مامۆساکە، بڵێ خەتای خۆمە، نەڵێ مامۆستا ڕقی لێمە، بڵێ من خۆم ڕقم لە خۆمە، نەڵێ مامۆستا بە زۆر کەوان بێتی، بڵێ خۆم من کەوانوە، نەڵێ مامۆستا دەرەجەی نەداوە پێم، بڵێ من خۆم نەمتوانی دەرەجە بێنم، نەڵێ جاهانێت هەندێ منداڵ هەیە ڕات بۆ لای دایک باوکەڵە چی دایە ئەو مامۆستا هەر ڕقی لێمە، ڕقی بۆ لێتە، دوژمنی سەرسەختە، یعنی دژایەتی دەگەڵاکات، کەم تا زۆر باوکی یەکترتان کوشتووە. ناناوە بەڕاستی هەڵەیەکی زۆر گەورەیە و من تەمەنا دەکەم لەم پەروەردەی دیمەنەوە لە ڕێی دایک و باوکەوە، لە ڕێی تەلەبە فێرخوازە بەڕێزەکان، لە ڕێی توێژەرەکانەوە تا ئەو دەقەق موهیمە کە ڕق و قینە لە بینی قوتابی و مامۆستا دروست نەبێت. سبحان الله بە تەجروبەی ژیانی خۆم و لە کتێبە زانستیەکانیش و پەروەردەیەکانیشەوە فێر بوومە کە ڕق دروست بوو لە بینی تەلەبە و مامۆستا. بە ئاسانی تەلەبەکە باش نابێ، بە ئاسانی مامۆستاکەش ناتوانێت تێگەێنێ. یعنی من ئەمەوێت تۆ تێبگەێنم، تۆ گە ڕقت لە من بێ هەرچیەکت بۆ باس کەم وەری ناگریت. بەعکسیشەوە ئەگە تۆ ڕقت لە من بێ، من ڕوح بکەم بە بەریا، زۆر جوان باسی کەم، زۆر بۆ شەرحکەم، ئەڵێ دوژمنم ئەو مامۆستایە کوێر بم نەیبینم. کەواتە دەبێت بەڕاستی هەمیشە پەروەردە دەبێت فێری ئەوەمان بکات، ئێمە ڕقمان لە مامۆستاکان نەبێ و مامۆستاش ڕقی لە ئێمە نییە. ئەمە بێت دایک و باوک ئەم تۆ بچێنێت، ئەبێت توێژەر، ئەبێ مامۆستا، ئەبێ بەڕێوەبەری قوتابخانە، ئەبێ قوتابی بەڕێزەکانی خۆشیان. یعنی کاتێک لە مامۆستایەکە خراپە بی، من بۆ نمونە لەوانەی خۆمە لە 100 تا بۆ 35م داوا پێت، کەواتە بڵێ من ئاستی من 35 بووە، توانا و هەوڵدانی من 35 بووە، بۆ مامۆستا بەختیار، بۆ دکتۆر بەختیار دەبێت من هەوڵ بدەم بای 70 و 80 هەوڵی بۆ بدەم، بۆی لە وەرزی دووەمە مامۆستاکە بەقەت 80 دەرەجەم بداتێ، بەقەت بۆ 85 نمرەم بداتێ، من دڵنیاتەکەم تۆ بای 100 جواب دەرەوە، من 100 دەم بە تۆ. بەڵام تو هیچت نەنووسی و هەمووی بەسپێتی بەجێشت و هەر ئەوە جاری وایە وەکو مامۆستا نازانین حەق دەستی شێدەیتی هیچ نییە، هیچی نەنووسی و هەر هیچی نەنووسی، ینی بەسپێتی بەجێهێشتووە. کەواتەوە خەتاکە لە جەنابتایە کە بە دڵنیایی و تۆ نەتوانێت. بۆیە پرسیارێکی زۆر جوان و نایابە کە دڵنیاتەکەم ئینشاڵڵا بەمە دەتوانین وەرزی دووەمی خۆمان هەڵسێنەوە.